لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان مەترسی بەرزبوونەوەی نرخی کاڵا بنەڕەتیەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەستی پێدەکرێت. ساڵانی ڕابردوو بەرپرسانی حکومی کۆماری ئیسلامی ئێران هەموو هەوڵی خۆیان خستەگەڕ بۆ بەرز نەبوونەوەی نرخی کاڵاکان لە مانگی ڕەمەزان و جێژنە ئاینیەکاندا، هەوڵێک کە بەپێی ئامارەکان و بە گوتەی کارناسانی ئابووری زۆربەی کات تێیدا سەرکەوتوو نەبوون. بەپێی نەریتی بازاڕی لە مانگی ڕەمەزان و ڕۆژانی نەورۆزدا بازاڕی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەڵاوسانێکی کاتی بەخۆیەوە دەبینێت. لە ڕەمەزان و نەورۆزدا خواستی ناوخۆ بۆ هەندێک شتومەک بەرزی بەخۆیەوە دەبینێ کە زیادبوونی نرخەکانی لێ دەکەوێتەوە. بە باوەڕی بەشێک لە ئابووری ناسان دەڵاڵەکان لەو پرسەدا ڕۆڵی سەرەکی دەبینن. دیاکۆ خەیات ئابووری ناسی ڕۆژهەڵاتی کوردستان لەو بارەوە دەڵێت ئەوانە نیشاندەری کەم و کورتیەکانی بەشی بازاڕی ئێرانن کە بەشی خستنە ڕوو لە کاتی خۆیدا و بە شێوەیەکی هەنوکەیی ناتوانێت پێداویستیەکانی بەشی خواست دابین بکات. خەیات سەبارەت بە ڕێکارەکانی چارەسەرکردنی ئەو پرسە دەڵێت بەهێزکردنی ژێرخانی ئابووری هاوکات ئیزندان بە بازاڕ بۆ هەڵسوکەوتی کارامەی خۆی بۆ ئەو مەبەستەی بەشی خستنە ڕووی خۆی بەهێز بکات و لە کاتی خۆیدا پێویستیەکانی بەشی خستنە ڕوو دابین بکات. بەپێی راپۆرتی ڕاگەیاندنە ناوخۆیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەم چەند ڕۆژەدا بازاڕی دانەوێڵەکان هەڵاوسانی بەخۆیەوە بینیوە. بۆ نمونە هەر کیلۆنیسک تا 3000 تمەن نرخی گران بووە، هەرچەند بەرپرسانی بازاڕی ئێران هۆکارەکەی بۆ وشکە ساڵی لە کەنەدا و کەمبوونەوەی هاوردە دەگێڕنەوە. نرخی حکومی هەر کیلۆیەک گۆشتی مریشک 6200 تمەن تا 6500 تمەنە. بەرهەمهێنەرانی گۆشتی مریشک پێشبینیان کردووە نرخی هەر کیلۆیەک گۆشتی مریشک بگاتە 7000 تمەن. بەڵام پێشبینیەکانی بەرپرسانی حکومی ئەوەیە کە نرخی گۆشتی سوور ئاڵوگۆڕ و بەرزبوونەوە بەخۆیەوە نەبینێت. چینی سەوزە فرۆشەکانی ئێرانیش پێشبینی دەکەن نرخی سەوزەکان لە 5% بەرزبوونەوە بەخۆیەوە ببینێت. ئەگەرچی ئێران یەکێکە لە دەوڵاتی یەکەمی بەرهەمهێنەری میوەباخیەکان، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا نرخی زۆربەی میوەکان بەرز بووەتەوە. پێشبینیش دەکرێت ئەو ڕەوتە لە مانگی ڕەمەزانیشدا درێژەی هەبێت و نرخی هەندێک میوە تا 85 بەرزبوونەوە بەخۆیەوە ببینێت. بامیە و زلوبیا کە هاوڕێی دانەبڕاوی سفرەی ڕەمەزانن ئەگەری گرانبوونی لە ئارادایە. سنفی بامیە و زلوبیا فرۆشەکان ڕایان گەیاندووە کە چاوەڕێی گرانی 15% ئەو جۆرە شیرینیەن. ئەگەر هەروە بڕواتە پێش دەبێ هاونیشتمانیانی ڕۆژهەڵاتی کوردستان و هاوڵاتیانی ئێرانی چاوەڕێی سفرەیەکی بچووکتر بن لە مانگی ڕەمەزاندا.